قەزەیە کە ئێمەی پێتەوە مەتبارەکرێت کە گوایە وتومانە ئێمە نەود ڕادەستکەن داهات ڕادەستکەن هەموو شتێ باشە بێ ئێ سەلما کاک حەکیمیان سەلما مانگی پێشوو 120 ملیاریان ناردووە 974 ملیار هاتووە بە تێکڕای ئەو 5 مانگە کاک حەکیمیان ئەقلیم کوردستان 5 تریلیۆن و 166 ملیار هاتووە بۆ موچە چەندێکیان ئەمان ناردووە 390 ملیاریان ناردووە يعني تقريبا نزيكي 5 تريليون قازانجان نزيكي 4 تريليون و 800 مليار قازانجان کردووە ئەوەیە کە ئەڵێن نەود ڕادەستکەن بەس لە ڕێگەی سۆمەوە داهاتی ناوخۆ ڕادەستکەن بە عراق بۆ ئەوەی ئەو 5 تریلیۆنە کەمە هی 5 مانگە کاک حەکیمیان ئەبێتە 10 تریلیۆن وکات دەبی پارەی پرۆژەکانیش بێوایە بەتاکید ملزەمە عێراقەوە لە ئینفاقی فعلی سەرفکە لە هەموو بوارەکانە بۆ هەرێمی کوردستانی حاڵیم کە حاڵی عێراق ئەوە کێ مەسئولە لە متابعە و مراقەبەکردنی وەزیرەکان لەگەڵ ئەندام پەرلەمانەکان بەس بە دەرەجەی ئەساس وەزیرەکانن ئێمە لە ئەنجومەنی وەزیران پشتمان چییە؟ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان هەیە بۆ کاروباری ئابووری ئەگەر ئەو نەتوانێت پشتی هەرێم دابین بکە ئەی چییە کا لەوێ